26 حوزەیرانی هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی پاڵپشتی قوربانیانی ئەشکەنجە دیاری کراوە. بۆ ئەمە بەسەرش لە شاری هەولێر پانێڵێکی تایبەت بە ئامادەبوونی لایەنە پەیوەندیدارەکان ڕێکخرا. بەپێی لێکۆڵینەوە بە دواداچوونێکی ڕێکخراوی HDRD کە سەرژمێری تایبەتی کردووە بۆ کەسانی ڕاگیرا و سزادرا و ئازادکراو لە نێوان ساڵانی 2016 تاکو 2020 لەبارەی پرسیاری ئەوەی ئایا ڕوبەڕووی ئەشکەنجە بوویتەوە، ئەوە لە کۆی 1254 کەس زیاتر لە 620 کەسیان وتویانە بەڵێ ڕوبەڕووی ئەشکەنجە بووینەتەوە. ئەندامێکی داواکاری گشتیش نایشارێتەوە ئەشکەنجە لە زیندانەکاندا بوونی هەیە. ئەگەر بڵین ئەشکەنجە نییە هەیە، بەڵام دیاردەکانی هەیە، نیشانەکانی هەیە. بەڵام من پرسیارەکەم لەوەتی حکومەتی هەرێمی کوردستان حکومەتی هەرێمی کوردستانە چەند ئەفسەر لەسەر ئەشکەنجەدان ڕەوانەی دادگا کراوە. ئێمە با ئیحسایە دەرکەین با بزانین، یعنی زۆر ئەستەمە ئەگەر بەدەگمەن حاڵەتێک هەبوو بێ. ئەمە مانای ئەوەی کە ئەشکەنجە دەدا خاوەن دەسەڵاتە ئەتوانێ ئاسەوارەکانیشی بشارێتەوە لە تاخیرکردنی تۆمەتبار ئامادەی ناکە لە بەردەم دادگایە نایە لێ یا هەڕەشەی لێکە ئەگەر بێت و باسی ئەو بکە کە ئەشکەنجە دراوە سزای دەدا. هەروەها نەبوونی یاسایەکی بەهێز بۆ داواکاری گشتی وە دەکات کە داواکاری گشتی 100% ئەو ڕۆڵە نەبینێ. هەروەها بوونی لێکۆڵینەوە لەلایەن دەستگای تەنفیزی لەلای وەزارەتی ناوخۆ ئەمیش هۆکارێکە بۆ ئەوەی بتوانرێ شتەکان بشاردرێتەوە ئەگەر ئەشکەنجە دانیش هەبێت. ئەندامێکی دەستەی سربەخۆی مافی مرۆڤیش نیگەرانە و نایشارێتەوە کە ئەشکەنجە بە هەموو شێوەکانیەوە نایاساییە و دەشڵێت بە دواداچوونمان کردووە بۆ دۆخی ئەو کەسانەی کە گیراون و یاخود ڕاگیراون وەسکاڵەکانیشمان لێ وەرگرتوون. بەپێی یاسا هەر جۆرە دانپێدانانێک لەژێر هەڕەشە و هەروەها هەر جۆرە ئەشکەنجەیەک و هەر جۆرە توندوتیژێک بێ ئەوە لە ڕووی یاساوەکاری پێناکرێت. بۆیە ئێمە وەکو دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ لە سەرەتای دەست بەکاربوونمانەوە کارمان لەسەر ئەم پرسە کردەوە هەوڵمانداوە بەڕاستی بۆ ئەوەی کە کەمترین ئەشکەنجە هەبێ لە ناو گرتوخانەکانی هەرێمی کوردستان و بەتایبەتیش لە خۆناغی لێکۆڵینەوەدا. بە دیدی ئێمە بەڕاستی ئەوەی کە زیاتر وای کردووە کە ئەشکەنجە هەبێ لە خۆناغی لێکۆڵینەوەدا ئەوەیە کە تا ئێستا ئێمە لێکۆڵینەوە لەژێر دەسەڵاتی پۆلیس و دەستگا ئەمنیەکاندایە. لە هەرێمی کوردستان و لە قۆناغە جیاوازەکانی حکومڕانی دوو پارتی دەسەڵاتدار چین و توێژە جیاوازەکان بەگشتی و ڕخنەگران و نێرانی سیاسی ئەو دوو هێزە بە تایبەت ڕوبەڕووی دەستگیرکردن لە دەرەوەی یاسا و بێسەر و شوێنکردن و ئەشکەنجە و سزادان و هەندێ جاریش تیرۆر و کوشتن بوونەتەوە. بەو هۆیشەوە لە ئێستادا هەرێمی کوردستان چۆتە سەر نەخشەی سووری ئەو وڵات و ناوچانەی کە بەردەوام پێشێلکاری مافەکانی مرۆڤ و پێشێلی ئازادی و ئازادی ڕۆژنامەوانی و ڕادەربڕینی تیادا ئەنجام دەدرێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.